ئاگرکەوتنەوەیە لە بازاڕی قەیسەری لە پارێزگای هەولێر کە زەرەر و زیانی زۆری بە دوای خۆی داهێناوە. هاوڵاتیان بەشێکیان ڕابواردنێکی زۆریان دروست کردیە. پارێزگاری هەولێر دەڵێت لێکۆڵینەوەی ورد لەسەر هەموو ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە دەکرێت لە هەولێر و بۆ ڕایگشتی ڕادەگەیەنین. هەروەها پارێزگاری هەولێر هۆکاری تەشەنەسەندنی ئاگر بۆ ئیهمالی دوکاندارەکان دەگەڕێنێتەوە. هۆکاری تەشەنەسەندن بەشێکی ئیهمالی کاسبکارانە کە دوکانەکانیان داناخەن بە پەردە دای دەخەن و شایەکانیان لە بەردەمی دوکانەکان جێدەهێڵن. هەموو ئەو ئیجراعاتانەی کە لە ڕابردوودا بڕیارمان لێدراوە دەگیرێتە بەر چەند ئیجراعاتێک کرایە ئەوانە هەموو بەردەوامی دەبیتن. ڕووداوی لەو بابەتە دەبێت هاوکاری هاوڵاتیان لە سەروی هەموو شتێکەوەیە. هاوڵاتیان ڕێگر بوون هەر هەم ئەوانەی کە پەرۆژ بوون لە بۆ دوکانەکانی خۆیان ئەو خەڵکانەی دەیانویست دیمەنی سوتانەکە دوای 4 کاتژمێر کارکردنی 22 تیمی بەرگری شارستانی هەولێر توانرا ئاگری بازاڕی قەیسەری لە شاری هەولێر کۆنتڕۆل بکرێ. کاسبکارانیش دەڵێن بۆ دەبێ هەموو جار ئاگر بەو قەبارە گەورەیە لە هەولێر بکەوێتەوە و هاوڵاتیان زیانیان بەربکەوێ. چەند ڕۆژە کاتن گوتیان پەردە و مەردە یەکرم بکەنە قەپەنگ ئەویان پێگوتی زاریان دانێ ئەوڕۆکەش ئاگری کرد نازە شوێ سوتاوە لە بازاڕەکە لە ڕێزی مزگەفتی هەموو سوتاوە بە زۆری کەرەپەری جلوبەرچی ژنانە هەمووی ژنان و ئەو شتانەیە. نزیک ئێمە پشت چایخانەی مام خەلیلی ئەو فەرعی قوماش فرۆشەکان لەوەیە تر نازانین بیکوژنەوە. بەس من داوام لە حکوومەت هەیە هەموو جارێ لە هەموو شوێنێ وایر مەزبوط نییە حرەس لەوێ هەیە نازانم بۆ ئەبێ بڕن ئەم ئاگرە بەم گۆرەیە ببێ. لە ماوەی 2 مانگی ڕابردوو 3 بازاڕی گەورەی هەولێر یەک لە دوای یەک ئاگری گەورەیان بەخۆوە بینی. بازاڕی قەیسەری هەولێر ئەمە دوایین ئاگرە کەوا لە ماوەی ئەم 2 مانگەدا کەوتۆتەوە بەهۆیەوە زیانێکی زۆر بەر کاسبکاران کەوتووە. پرسیار ئەوەیە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە چین کەوا بەم شێوەیە زیانی گەورەیان لێ ئەکەوێتەوە و بۆ نەتوانراوە چارەسەری پێویست بدۆزرێتەوە بۆ ئەوەی بازاڕەکانی هەولێر بەم شێوەیە ئاگریان لێ نەکەوێتەوە و ئەم زیانە گەورەیە بە دوای خۆی دانەهێنن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.